لە شاخ چۆن قارچکی ژەهراوی جیاکەیتەوە لە قارچکێکی شیاو بۆ خواردن لەبەرەوەی تۆ ئەوەی کە لە مەعملە ئینتاجیەکەی بە ئەکیدی ئێدەبڵ مەشرومەواتە قارچکی شیاو بۆ خواردنە لەبەرەوە کاتێک ئەچیتە دەرەوە قارچکێک ئەبینی ئەیبینی چەند هەنگاوێک هەیە یاخود چەند خەتەواتێک هەیە تۆ توانی جێبەجێکی بۆی دڵنیابیتەوە بزانی ئایا ئەم قارچکی شیاو بۆ خواردنە یاخود قارچکی ژەهراویە. یەکێک لەو خاڵانە ئەگەر ئەڵلقەیەکی زیو یا شتێکی زیوت لە بەردەستا بێ ئەتوانی لە کاپی یاوەتە لە کڵاوی قارچکەکەی بخشێنی ئەگەر شوێنی ئەو مادەیە شوێنی ئەو زیوە ڕەش بوو مانایوێ ئەوە قارچکی ژەهراویە ئەگەر ڕەش نەبوو شیاو بۆ خواردنە. خاڵێکی تر ئەوەیە کە قارچکە ڕەنگاوڕەنگەکان بە شێوەیەکی گشتی هەمویان ژەهراوین. قارچکە ڕەنگاوڕەنگەکان ژەهراوین نابێ بەکاربهێنرن. خاڵێکی تر ئەوەیە پێکهاتەیەکی هەیە لە ژێرەوە ئەم قارچکە کە هەیەی سیرکە ئەمە هیچ پێکهاتەیەکی نییە لێرەیە بەڵام قارچکی ژەهراوی پێکهاتەیەکی زیادەی هەیە وەکو پەردەیەکە بەوەیە ئەتوانی چیا بکرێتەوە. ئەگەر خاڵێکی تریش ئەتوانی کە قارچەکەت هێنایە ماڵەوە کوڵانێت ئەگەر ڕەشاوی یایەوە ئەوە ژەهراویە لەبەرەوەی ئەم قارچکە ئاوێکی ڕوون و زەرب و جوان ئەیات ژەهراوی نییە شیاو بۆ خواردنە بەم خاڵانەیە ئەتوانی بیسەلمێنی کە ئەمانە ژەهراوین و شیاو بۆ خواردنیش کامەیە. قسەیشی باو هەیە بەردەوام کە باس لەواکە کە هەورە بروسکە قارچکیەت ئەهێنێتە دەرەوە ئەمە تا چەندێ ڕاستن بابەتە؟ بەڕێزم هەورە بروسکە لە ڕاستیە چۆن کەخوا دروستی کردووە بۆ ئەوەیە کە سوود بە زۆر شت بگەێنێ بەڵام سوودەکەی چۆنایی ناڕاستە و خۆ. بۆ نمونە چۆن سوودی هەیە بۆ ڕووەک تەسبیتی نایترۆجین ئەکات واتە نایترۆجین ئەگۆڕێت بۆ نایترۆجینێکی شیاو بە هەمان شێوە ئەو سوودەی هەیە بۆ قارچک بەڵام بۆ قەزەی کاتەکەی کە تۆ بڵێ ڕەبتی هەیە بەو کاتەوە کە هەورە بروسکە هەیە قارچک لەو کاتایەتە دەرەوە هیچ پەیوەندێکی نییە بە کاتەوە.